بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت. کەمێکی دیکە شاندی پارتی دیموکراتی کوردستان دەکاتە مەکتەب سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ دەبنەوە بە مەبەستی گفتوگۆکردن سەبارەت بە پێگەێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان. وەک لێوێنەکاندا دەبینن هەر ئێستا ئەوە شاندی پارتی دیموکراتی کوردستان کە پێگاتون لا هۆشیار زێباری ئومێد سەباح دڵشاد شەهاب گەیشتە مەکتەب سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی وە لەلایەن قوبات تاڵەبانی ڕێوەسفایق و چەند ئەندامێکی دیکەی یەکێتی پێشوازیان لێ دەکرێت و کۆ دەبنەوە بە مەبەستی پێگەێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە چەندین کۆبوونەوەیە لە دوای ئەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەمی پەرلەمان بەڕێوە چوو. وەک ئاشکرایە قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە بەرەبەیانی ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باسی لەوە کرد کە بربەستەکانمان تێپەڕاندەوە لێک تێگەیشتنی باشمان هەیە بە مەبەستی پێکهێنانی حکوومەت وەڵە وەک لەوێنەکاندا دەبینن ئەوەی کە دەیبینن ئەوە گەیشتنی شاندی پارتی دیموکراتی کوردستانە بۆ مەکتەب سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. وەڵێ لە دیمەنەکاندا دەیبینن وەفدی پارتی دیموکراتی کوردستان پێگاتووە لە هۆشیار زێباری و ئومێد سەباح دڵشاد شەهاب و لەلایەن قوبات تاڵەبانی ڕێوەسفایق و چەند ئەندامێکی دیکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشوازیان لێکرا. دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە بەرەبەیانی ئەمڕۆ قوبات تاڵەبانی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بۆ کرد کە ئێمە لەگەڵ پارتیە بربەستەکانمان تێپەڕاندەوە لێک تێگەیشتنی باش هەیە بە مەبەستی پێگەێنانی کابینی دێمی حکوومەت. بێگومان لە ماوەکانی ڕابردوودا پاش ئەنجامدانی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان هەرێک لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەجیا سەردانی سەرجەم لایەنە سیاسیەکانیان کرد هەرێک لە کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و جوڵانەوەی نوێ بزوتنەوەی گۆڕان لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو حیزبانەدا کۆبوونەوە بە مەبەستی گفتوگۆکردن سەبارەت بە پێگەێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو دیمەنانی کە دەیبینن ڕاستەوخۆ مەکتەب سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە کەمتر لا پێنج خولەک دەبێت شاندی پارتی دیموکراتی کوردستان کە پێگاتبوون لە هۆشیار زێباری دڵشاد شەهاب و ئومێد سەباح گەیشتە مەکتەب سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی و لەلایەن قوبات تاڵەبانی و ڕێوەسفایق و چەند ئەندامێکی دیکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشوازیان لێکراوە ئێستا لە کۆبوونەوەدان.